لە کابینەی نوێم دۆخەکە پێچەوە نەبووەوە تا ڕادەیەک دژایەتی حیزبیەکان کەم بوونەوە. قوبات تاالبانی ویستی لەم کابینێدا بێ جیاکاری خزمەتی هەوڵاتیانی هەرێم بکات. هاو نیشتمانیانی بەڕێز ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە پێتان ڕابگەێنم کە بودجەی 2021 عێراق لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە پەسەند کرا. هیوەدارین کە پەسەندکردنی بودجەی 2021 ببێتە مایەی گەڕانەوەی سەقامگیری بۆ ئابووری عێراق و ببێتە مایەی باشترکردنی دۆخی دارایی عێراق و هەرێمی کوردستانیشەوە. ئەم پرۆژە یاسایی کە پەسەند کرا دەرەنجامی گفتوگۆیەکی دوور و درێژ بوو. بەڵام هاوبەشەکانی کەوتنە ڕێگریکردن و لەمپەر دروستکردن و لە قاڵبدانی دەسەڵاتەکانی. هەر ئەوەش بۆ چەند بانگی قوبات تاالبانی تووڕە کرد و لەگەڵ تیمەکەی بایکۆتی کابینەکەیان کرد. مەسرور بارزانی و تیمەکەی بە سوود وەرگرتن لە بایۆمەتری و پرۆژەکانی تری قوبات تاالبانی لە کابینەی هەشتم پرۆژەی بە بانکیکردنی موچەیان گۆڕی بۆ پرۆژەی هەژماری من کە ئەمە ژێکێتی و قوبات تاالبانی نیگەران کرد لە شێوازی جێبەجێکردنی پرۆژەکە. هاوکات پرۆژەی خزمەتی ژیان خاو کردەوە و پرۆژەیەکی هاوشێوەیان دەست پێ کرد بە ناوی KRD پاس. جیاکاریەکی زۆریش کرا لە ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان لە نێوان زۆنی سەوز و زەرد کە ئێستا لەم هەڵبژاردنەدا بۆ ڕاکێشانی سۆزی دەنگدەران وەک بانگەشەی هەڵبژاردن بۆ حیزبەکەی بەکاری دەهێنن لە کاتێکدا کابینەکەی مەسرور بارزانی بەتەنیاهی پارتی نەبوو.